وسەیەک بە بۆنەی ساڵوەگەری شۆڕشی کرێکاری 1970 رووسیا. ئەمڕۆ سێشەممە 7 نۆڤەمبر بەرابەر لەگەڵ 16 مانگی خەزەڵوەر ساڵوەگەری شۆڕشی کرێکاری رووسیەیە. 106 ساڵ لەمەوبەر لەوەها ڕۆژێکدا لە حاڵێکدا کە شەڕی یەکەمی جیهانی کە لەلایەن هێزە ئەمپریالیستیەکانی ڕەقیب لەسەر نوێکردنەوەی دابەشکاری جیهان هەڵگیرسا بوو، مرۆڤایەتی لەگەڵ بربەریەتێکی تازە بەرەڕوو کردبووەوە. ژینی کرێکار و جەماوەری زەحمەتکێش لە رووسیا بە ڕێبەری و ڕێکخەری حەزبی بۆلشویک لە درێژەی دوودەیە خەباتی سەخت و خوێناویدا نەک تەنیا دیکتاتۆری تێزار بەڵکو دەستگای دەوڵەتی و سیاسی سەرمایەداری زاڵیان ڕووخاند و دەسەڵاتی کرێکاران و هەژاران و چەوسەوەکانیان لە رووسیا جێگیر کرد. شۆڕشی رووسیا لە دوو خۆناغدا بە سەرنجام گەیشت. سەرەتا لە مانگی فێڤریەی 1970 پاش کۆمەڵێک مانگرتن، خۆپیشاندان و تێکەڵچوون، نیکۆلای دووهەم دوایین تێزاری رووسیا لە سەرکارلاچ و دەوڵەتێکی کاتی لەژێر چاودێری گیۆرگیلۆف و ئەلێکساندەر کێرنسکی پێکات. زۆربەی ئەنجامانی دەوڵەتی کاتی سەربەلایەنی مۆنشویکی حەزبی سۆسیال دموکراتی کرێکاری رووسیا بوون. بەڵام دەسەڵاتە کاتیە نەیتوانی تاکە دەسەڵاتی خۆی بەسەر رووسیادا زاڵ کات. لاکامدا هاوسەنگیەکی هێزی دوولایەنە بەسەر کۆمەڵگای رووسیادا زاڵ بوو. دەوڵەتی کاتی لەسەرەوە حکوومەتی دەکرد و شۆڕاکانیش بەڕێوەبەری کۆمەلگایان لە خوارەوە بەدەستەوە گرتبوو. لە مانگی ئاڤریلی هەمان ساڵدا ڤلادیمیر لێنین ڕێبەری حەزبی بۆلشویک کە پێشتر دروخرابووەوە گەڕایەوە بۆ رووسیا. بۆلشویکەکان بە ڕێبەری لێنین گەلێک دروشمی وەک ئاشتی خێرا هەموو دەسەڵات بکەوێتە دەست شۆراکان، کۆنترۆڵی کرێکاری کارخانەکانیان هێنایە گۆڕێ و ڕایان گەیاند کە زەوی هی ئەو کەسەیە کە کاری لەسەر دەکات. دەوڵەتی کاتی دژمەم دروشمانە بوو، بەڵام ئەم دروشمانە بەرەبەرە گشتگیر بوون. شارەکانی سەن پێتێرزبورگ و مۆسکۆ ببوونە ناوەندی گەرمی شۆڕش و هاوکار لە گونجەکانیش زەوی لە کۆنترۆڵی زەمیندارە گەورەکان هاتبووە دەرێ و وەرزێران زەویەکانیان لە نێوان خۆیاندا دابەش کردبوو. بەم جۆرە بەستێنە کۆمەڵایەتیەکان بۆ شۆڕشی دیکە و زەوتکردنی دەسەڵاتی سیاسی لەلایەن چینی کرێکار بە ڕێبەری حەزبی بۆلشویک دابین کرا. لێنین پاشگەڕانەوەی لە تەبعید دەستبەجێ پلاتفۆرمی حەزبی بۆلشویکی بۆ قۆناغی دووهەمی شۆڕشی رووسیا کە متمانە پێکراوترین بەڵگەی ڕاپەڕینی شۆڕشگەرانەیە لە سەدەی 20دا لە ژێرناوی تێزەکانی ئاڤریل بڵاو کردەوە. ڕۆژی 6 نۆڤەمبر و لە سەروبەندی دەستپێکی کۆنگرەی دووهەمی شۆڕەکاندا بە پێشنیاری لێنین ڕاپەڕینی کرێکاران و سەربازانی هێزی دەریایی بۆ ڕووخاندنی دەوڵەتی کاتی و پێدانی گشت دەسەڵات بە شۆڕەکان دەستی پێکرد. لە وەڵام بەم بانگەوازەی حەزبی بۆلشویک بۆ ڕاپەڕین، ئیدارە دەوڵەتیەکانی و کۆشکی زستانی شوێنی نیشتەجێبوونی دەوڵەتی کاتی گەمارۆتران. ڕۆژی دواتر واتە 7 نۆڤەمبر لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا هەم کۆشکی زستانی و هەم دەوڵەتی کاتی ڕووخان و کێرنسکی هەڵات. هەر ئەو شەوە کۆنگرەی دووهەمی شۆڕاکان بەڕێوە چوو کە پتر لە 400 نوێنەرتیادا بەشدار بوون. کاتژمێردەی بەیانی پەیامی کۆنگرە ڕووبە هاوڵاتیانی رووسیا بڵاو کرایەوە. لە پەیامەکەدا هاتبوو دەوڵەتی کاتی ڕووخا شۆڕاکان دەسەڵاتی دەوڵەتیان بەدەستەوە گرتووە، بژی شۆڕشی کرێکاران، سەربازان، وەرزێران. ڕۆژی 7 مانگی نۆڤەمبری ساڵی 1970 بە ڕۆژمێری رووسی 25 ئۆکتۆبر وەک ڕۆژی سەرکەوتنی شۆڕشی کرێکاری لە رووسیا لە مێژوودا تۆمار کرا. واتە شۆڕشێکە ڕووزان و گۆڕانکاریەکانی دواتری مەسیری مێژووی سەدەی 20می دیاری کرد.
شۆڕشی ئۆکتۆبر شۆڕشی بەرەی چۆساوەکان دژ بە نیزامی کۆیلەتی مەزدی سرمایه‌داری، شۆڕشی بەشێک لە چینی کرێکاری جیهانی بوو کە چرخەکانی بەرهەمهێنانی کۆمەلگای مرۆڤایەتی بەدەستی بەتوانای ئەو هەڵدەسوڕا و لە هەمان حاڵدا هەموو مێحنەت و ئازارەکان لەسەر شانی قورساییان دەکرد. شۆڕشی 1970 رووسیا بۆ دووهەمین جار لە مێژوودا و پاش کۆمۆنی پاریس لە ساڵی 1871 وەک یەکەمین شۆڕشی کرێکاری بە دروشمی هەموو دەسەڵات کەوێتە دەستشۆرەکان، چینی کرێکاری ئەم وڵاتەی بردە ناو جەرگەی دەسەڵاتی سیاسیەوە. دەسەڵاتی شۆراکان دەستبەجێ خاوەنداریەتی تایبەتی بەسەر زەویەوە هەڵوەشانەوە و زەوی مالک و دەوڵەت و کلیسای کرد بە مڵکی گشتی و خستیە اختیار هەموو زەحمەتکێشانەوە. دەسەڵاتی شۆرای کرێکاران دەستبەجێ بەرابەری کامەڵی مافی ژن و پیاوی لە هەموو بوارەکانی وەک ئابووری، کۆمەڵایەتی و بنەماڵەیی بە یاسا دەرهێنا و ئائینی بە تەواوەتی لە دەوڵەت جیا کردەوە و دەستی کلیسای لە کاروباری دەوڵەتی و لەوانە لە پەروەردە و بارهێناندا بە یەکجاری کورت کردەوە. شۆڕشی کرێکاری رووسیا مافی دیارەکردنی چارەنووسی نەتەوەکانی لەم وڵاتە وەدی هێنا. ئەم شۆڕشە زەربەیەکی جددی لە نظامی جیهانی سەرمایه‌داریدا و لەلایەکەوە ڕق و نەفرەتی گشت سەرمایه‌داران و دەوڵەتەکانیان و دوژمنانەترین کاردانەوەی ئەوانی لێکەوتەوە و لەلایەکی دیکەشەوە شەپۆلی بە تەوەژمی عەداڵەت و ئازادیخوازی لە سەرتاسەری گوێزەوی وەڕێخست. کاریگەریەکانی شۆڕشی کرێکاری 1970 رووسیا لە جیهاندا تا ڕادەیەک بوو کە بۆرژوازی ڕۆژاوە لە ترسی دووپاتبوونەوەی ئەم شۆڕشە دەستی دایە ڕەفۆرمگەلێکی وەک مافی دەنگدانی گشتی بۆ هەمووان بە تایبەت بۆ ژنان، بێبەرامبەر ڕاگەیاندنی پەروەردە و بارهێنان بۆ گشت منداڵان، پەسەندکردنی مافی بیمە و خانەنشینی بۆ بەسەڵاتچوان و هێنانە خوارەوەی سەعاتی کار بۆ 8 سەعات. شۆڕشی کرێکاری رووسیا کاریگەری مەزنی لەسەر خەباتی ڕزگاری بەخشی جەماوەری ستەملێکراو دانا و خۆی بەڵگەیەکی زیندوو بوو لەوەی کە بەرژەوەندی چینی کرێکار لەمانەوەی هیچ جۆرە ستەم و نابەرابەریەکدا نییە و پەیگیرترین پێشڕەوی ڕێگای ڕزگاریە دژ بە گشت ستەم و نابەرابەریەکان. لە ساڵی 1922دا یەکێتی سۆڤیەت لە پێکەوە پەیوەستبوونی خۆبەخشانەی نەتەوە غێرە ڕووسەکان پێکات. بێگومان بەهۆی ئەم دەستکەوتانەوەیە کە سەرجەم ئەو مێژوو نووسانەی کە ویژدان و قەڵەمی خۆیان بە نیزامی سەرمایه‌داری نەفرۆشتووە جان بەوە دادەنێن کە شۆڕشی کرێکاری رووسیا گەورەترین خاڵی وەرچەرخانی هەموو مێژووی مرۆڤ بووە. هیچ گۆشەیەک لەم جیهانەدا نییە کە بە جۆرێک ئەم ڕووداوە مەزنە کۆمەڵایەتی و سیاسیە کاریگەری لەسەردا نەنابێ. حکوومەتی کرێکاری رووسیا بە هێمەتی ملیۆنان مرۆڤ کە تا دوێنێ سوکایەتیان پێدەکرا و مافەکانیان پێشێل دەکرا و وەک کۆیلەی سەرمایە کاریان پێدەکرا، هیوای ڕزگاری لە ناودڵی سەدان ملیۆن کرێکار و زەحمەتکێش و ستەملێکراوی سەرتاسەری جیهان زیندوو کردبووەوە. ئەم سەرکەوتنە سەرتاسەریە کە سۆسیالیزمی زانستی چرای ڕێنمایی بوو بە فیداکاری و گیانبازی بێوێنە لە مێژوودا مسۆگەر بوو. بەدەر لەوەی کە حکوومەتی کرێکاری لە قۆناغەکانی دواتردا تووشی چ چارەنووسێک بوو، تەنانەت هەر لەو ئاستەشدا خۆی خاڵێکی وەرچەرخانی مەزن بوو لە مێژووی مرۆڤدا. هەم سەرکەوتن و هەم پرۆسەی شکستی شۆڕشی کرێکاری لە رووسیا هەڵگری گەلێک دەرس و ئەزمموی بە نرخەکە دەتوانێت ڕێگای خەباتی چینایەتی و شۆڕشی کرێکاران لە ئێران و جیهان لە هەموو بوارەکاندا دژ بە بربڕیەتی زاڵ بەسەر مرۆڤایەتی ئەمڕۆدا خۆش بکات و بە پشتبەستن بە هێزی وشیار و ڕێکراو ڕێگای گەیشتن بە سۆسیالیزم نزیکتر بکاتەوە. ئەمڕۆ سەرمایە کەوتوتە ناو قەیرانێکی قوڵی پێکاتەئی و حکوومەتە ئەمپریالیستی و سەرمایەزاریە گەورەکان لە دوو بلووکی ڕۆژهەڵات و ڕۆژاوە لە ململانیەکی خوێناویتان. بەرهەمی ئەم ململانەیە
بریتیە لە شەڕی ئۆکراین و فەلەستین، وێرانبوونی هەرچی زیاتری ژینگە، پەرەسەندنی نایەکسانی قوڵی دارایی و سیاسی و کۆمەڵایەتی، پەرەسەندنی ژمارە برسیەکانی جیهان، منداڵانی کار، قەرزی سەدان تریلیۆنی و گەلێک بەڵاو نەهامەتی دیکە. سیستمی سەرمایە جیهانی گەیاندووەتە لێواری هەڵدێر. لە جیهانێکی لەم شێوەیەدا شۆڕشێکی سۆسیالیستی پێویستە بۆ ئەوەی لەوانە بە نرخەکانی شۆڕشی مەزنی ئۆکتۆبر ئەزموون وەربگرین. زەمینەی بابەتی بۆ شۆڕشێکی لەو شێوەیە ئامادەیە و هەوڵ و تێکۆشانی ماندووی نەناسانەش بۆ خۆشکردنی هەلومەرجی زەهنی لە ئارادایە.